بەهۆی بێهیوابوونی لە حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم بەڕێوەبەرایەتی ڕێگاوبانی سلێمانی دەیەوێت لە ڕێگەی بەغداوە قەرز لە بانکی نێودەوڵەتی بکات و قۆناغی سێیەمی ڕێگای سلێمانی ئیدارەی ڕانیە دەست پێ بکات. دەسان خۆش بێت وەڵاهی ئەم شقامە دەمێ ساڵە بێرە هاتو چوەکە مەچم بەرەو ڕانیە قەڵاتجێ ئەم جادەی دوکان سلێمانی لە سلێمانیەوە جادەی کە کراوە هەتاوەکو نزیکی دوکان ئەوە باشە بەڵام ئەمە بەڕاستی کارەسات ڕوئەیە جار ڕۆژانە حەدیسە ڕوئەیە جادەکە تەسکە چاڵ و چۆڵی تیا پینە ئەکرێ بەڵام زوو تێگەچێتەوە و خۆم چەند جار دابەزیوم خاگەنازم هێناوە لەگەڵ خۆمە لە ڕێی پێش کانیوەتمان چاڵم پڕ کردوتەوە بە قوڕ بە خۆڵ هاتووم هەتا گەجیکە هەبووە هاتووە یارمەتیەوە سپاسیانەکەم یعنی منۆکو هاوڵاتیە کە بڕم چاڵێ پڕکەمەوە مەفروزەکەەوە حکومت زۆر بەتەنگ ئەم جادە یەکسایدانەوە بێت لە بەرەوەی کارەسات ڕوونەیە. وەڵای ئێمە دەواجنمان هەلو لە ماڵمان لە پیرەمەگرونە ڕاستیان جادێ زۆر قەرەباڵخەوە حکومی جادی هەولێریشی لەسرە یەکسایدیشە جا لۆفە یعنی حادیسەی زۆر دیار ڕۆدا لێرە باڵا بە تاکید دوسێ جار هەتا سەر لێرە تووشی سارەی سوتاوبووینە دوسێ حادیسەی جانە دەزانین تیا بە هەر هەفتەی پێشوو دوو کەس لەو خوارەوە جانە دەدەزدا پێش خەلەکە ناخێر بربەستیشی نییە. بەڕێوەبەری گشتی ڕێگاوبانی سلێمانی لە بەرامبەر تەواو نەکردنی ڕێگاکە جگە لە پاساوە بەردەوامەکانی ڕابردووی هیچ مزگەێنیەکی ڕانەگەیاند. قۆناغی دووەم ئێستا لای بەڵێندەرەوە کۆتم نزیکی لە 150 جەبەجەکراوە 29 ملیار دیناری پێویستە بە تەواوبوون. قۆناغی سێم کە ئەڵێن لە مفاوەزاتیان لەگەڵ بانقی نێودەوڵەتیە و بە قەرز لەسەر حکوومەتی عێراق حساب کرێ بەڵام ئەو قەرزەی کەیرە بە حکوومەتی عێراق ڕێژەیەکی وەکو بودجەکە ئەیرێتەوە بە حکوومەتی هەرێم ئەمان بایی 30 ملیۆن دۆلارە. پرۆژەی دووسایدکردنی ڕانیە سلێمانی بە سێ قۆناغ بەڕێوە دەچێت. قۆناغی یەکەم کۆتایی هاتووە. قۆناغی دووەم بە گوشمەی 50 ملیار دینار چۆتە بواری جێبەجێکردنەوە و لە 150 کارەکانی تەواو بووە. بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە 21 ملیار دیناری ماوە بۆ تەرخان بکرێت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.